لە بەغدا هەنگاوێکی دیکە بۆ دەستپێکردنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمدرا. دوای ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا، ئێران مەرجێکی سەخت بەسەر هەرێمی کوردستاندا دەسەپێنێت. پلانگێڕیەکی نوێی تۆمباراک بۆ تواندنەوەی یەپەژە لە بەرژەوەندی ئەنقەرە و دیمەشق ئاشکرا دەبێت. دوای بڕیارەکەی وەزیری دارایی عێراق بۆ جێگیرکردنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێم لە پرۆژەی یاسای بودجەدا، پرسەکە پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. ئەمڕۆ پێنجشەممە دەستەیەک لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە دادگای باڵای فیدراڵی سکاڵایەکی یاساییان دژی حکوومەتی هەرێم تۆمار کرد. سکاڵەکە دژی ڕاگررتنی نایاسایی پلەبەرزکردنەوە و عەلاوەکانە کە لە ساڵی 2016ەوە تەنها بۆ فەرمانبەرانی مەدەنی پەیڕەو دەکرێت، لە کاتێکدا بۆ هێزانیەکان بەردەوام بووە. سکاڵەکاران جەخت لە کۆتایی هێنان بەم پێشێلکاریە دەکەنەوە کە لەلایەن حکوومەتی هەرێم بەسەریاندا سەپێنراوە و داوای گەڕانەوەی سەرجەم شایستە داراییە فەوتاوەکانیان دەکەن تا چیتر مافی یاساییان بەهەدەر نەچێت. دوای ڕێککەوتنا چواردە خاڵیەکەی نێوان ئەمریکا و ئێران بۆ ئاشتی، تاران هەوڵەکانی بۆ دوورخستنەوەی لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان توونتر کردوتەوە. بەپێی بەدواداچوونەکان تاران داوای کردووە چیتر لایەنەکانی ڕۆژهەڵات تەنانەت بەبێ چەکیش لە هەرێمی کوردستان نەمێن و بۆ وڵاتی سێم بگوازرێنەوە. لە چوارچەوەی ئەم هەوڵانەدا ئەمڕۆ قاسم عەرەجی ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عێراق سەردانی سلێمانی کرد و ڕایگەیاند بۆ گفتوگۆکردن لەسەر دۆسیەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی هاتووینێتە سلێمانی و بەم زوانەش دەچینە هەولێر. تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی هەڵوێستی خۆی لەسەر داواکاری دوورخستنەوەی لایەنەکانی ڕۆژهەڵات دەرنەبڕیوە، لە کاتێکدا ڕایگشتی هەرێمی کوردستان دژی چوونە ژێرباری ئەم خواستەی کۆماری ئیسلامی ئێرانە. فەرماندەیی گشتی یەکینەکانی پاراستنی ژنان یەپەژە ئاشکرای دەکات پێشنیازی فەرمی گواستنەوەی هێزەکانیان بۆ ناو دەستگای یاساییشی ناوەخۆ لەلایەن نوێنەری تایبەتی ئەمریکا پێشکەش کراوە. ڕاشی دەگەێنێت تەنها بەمەرجی پاراستنی خۆبەڕێوەبەری لە ناوچە کوردیەکان و گەرانتی دەستوری مافەکانی ژنان ئەو پێشنیازە قبول دەکەین. ڕۆژهەڵات عەفرین فەرماندەی گشتی یەکینەکانی پاراستنی ژنان ئاماژەی بەوەش کرد دوورخستنەوەی ژنان لە میکانیزمەکانی بەرگری لە سووریادا دەکرێت لێکەوتەی مەترسیداری هەبێت. ئەم هەنگاوە وەک هەوڵێکیش بۆ تواندنەوەی پێگەی سەربازی ژنان و ڕازیکردنی ئەنقەرە و دیمەشق دەبیندرێت بۆ ئەوەی یەپەژە ڕۆڵی ئەو تۆی لە ڕۆژاوا نەمێنێت و ببێتە هێزێک کە تەنها چەکی سووکی لەدەستدا بێت و ئەرکیان بۆ ڕایکردنی کاروبار و ئەمنیەتی ڕۆژانە بگۆڕێت.